زاخۆ لەسەر یاریگا نێودەوڵەتیەکەی و لە بەردەم هاندەرانی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حەفدەی خولیەستێرەکانی عێراق پێشوازی لە نەجەف کرد. کوڕانی خابوور زوو پەلەی گۆڵتۆمارکردنیان بوو، فشاریان خستە سەر میوانەکەیان. نەجەفیش دوای چارەگە کاتژمێرێک کەوتە نێو کەشی یاریەکە، هەڕەشەی لە خاوەن ماڵ دەکرد. زاخۆ پێداگر بوو لە گۆڵتۆمارکردن، لە یاریەکە باشتر دەبیندرا. کۆمەڵێک دەرفەت بۆ کوڕانی خابوور هەڵکەوت تا گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکەدا بێنن. لە خولەکی چولویەک بە ئەسیستی ئیچیتا دیپۆتی، گۆستاڤۆ هینریکی بەرازیلی بربەستی یەکسانی شکاند و زاخۆی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. لا نیوەی دۆم زاخۆ پارێزگاری لە گۆڵەکەی دەکرد و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. نەجەفیش هەموو هەوڵێکی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو، بەڵام تا کۆتایی هاتنی یاریەکە ئەنجام گۆڕانکایی بەسەردا نەهات و زاخۆ بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە نەجەفی میوانی بردەوە. بەم سەرکەوتنە زاخۆ کۆی خاڵەکانی بۆ 32 خاڵ بەرز کردەوە و بە کاتی لە خانەی سێمی ڕزبەندیە و جیاوازیەکەی لەگەڵ پێشەنگ کردە تەنها 3 خاڵ. هەرچی نەجەفیشە بە 24 خاڵ لە خانەی نۆیەمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.